بەڕێزان سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش. شانۆ لە هەرێمی کوردستان هونەرێک نییە بۆ کات بەسەربردن، بەڵکو هەمیشە ئاوێنەیەکی ڕاستەقینە بووە بۆ پیشاندانی قوڵایی کێشە کۆمەڵایەتیەکان و سیاسەکان. بەڵام ئەمڕۆ پرسیار ئەوەیە بۆچی بەپێی پێویست گرنگی بە هونەری شانۆ نادرێت؟ مێژووی ڕۆشنبیری ئێمە لە چ ئاستێکدایە؟ تا چەند توانیوێتی لەگەڵ سەردەمدا بژی و چەند لەلایەن دامەزراوەکان و کۆمەڵگەوە ئەو گرنگی شایستی پێدراوە کە پێویستە پێی بدرێت. لەگەڵم دابن وڵامی ئەم پرسیارانە وەردەگرینەوە. سازگیان سلااو لێ بێتەوەم کاتت باش دەرهێنەرێکم بڵە بزانم ئاستی شانۆی کوردی لە ئێستادا لە چ ئاستێکدا دەبینی لە هەرێمی کوردستان؟ بە شێوەیەکی گشتی ئاستی شانۆ باش نییە و هەمومان ئێمە شانۆکاران بە گشتی لێبەر پرسیارین. بۆچی باش نییە؟ ژمارەی نمایش کەمە، ئاستی نمایشەکانمان هێشتا لەوە نییە کە بڵێن 100% لە بینەرێی ڕازیە، بەردەوامیمان نییە. هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی دوو بەشە، بەشێکی دایمەڵم بێپلانی وەزارەتی ڕۆشنبیری لەلایەک، بەشەکەی تری تەماڵی شانۆکار خۆیت. بۆچی لایەنە پەیوەندیدارەکان یارمەتی دەرتان نیە؟ تا ئەو شوێنەی کە من بزانم ئەو پردی پەیوەندیە لە نێوان جارێ خۆی حکوومەت و دامەزرانەکەی ئەوەی تر هەموو خەڵگەزانێت چۆنە. کێشە گەورەکەش ئەوەیە تا ئێستا وەزارەتی ڕۆشنبیری نەبووە بە وەزارەتێکی گرنگ لە دروستکردنی حکوومەتە. ئاخر وەزارەتەکەی تر هاوەکو خێرێن بەلایەک وای لێ هاتووە، یعنی هیچ گرنگ نەماوە. بۆیە ئەبینین کە بە درێژایی ئەم ماوە زۆرەی کە ئاوا ڕۆشتووە کە وەزارەتی ڕۆشنبیری گرنگی پێنادرێ کە بەجەتێکی باشی بۆ دانادرێ، واگە داش بندرێ نازانین چۆن دابەشەکرێت، چۆن ئیشی پێکرێتەوە. شتێکی تایبەتە لێرەیە دەرفەتی ئەوە نیە زۆر لەسەری بڕۆین. بەڵحاصل بە کورتی پێپلانی پێوە دیارە ئێ دەرەنجامەکەی ئاوایە، ئیتر کە هونەر لە شارەکە تاکەمە بێتەوە کە وردە نامێنێ ئێتر ئەوەیە. وەکو دەرهێنێرێک هەمووەک ئەکتەرێکیش پێم بڵێ هەست چۆنە کاتێک دەبینیت کە لە شانۆیەکە یان لە فیلمێکە بەشداری دەکەیت و سەرکەوتوو دەبێت بینەرێکی باشتانە بێت؟ لەگومان هەستێکی خۆشە و هیوادارم نەکرد ئیشێکی ئێمەیە، هەر هەموو ئیشێک کە لە کوردستان ناکرێت دوجارمە بۆ وڵاتەکەمانەوەی کە وڵاتەکەی خۆش بێت ئەوێ بە سەرکەوتنی گروپێکی میوزیک بێ یا گروپێکی شانۆکار بێ یا چزانم هەر هونەرمەندێکی تر کە کارێکە کات کە جێی دەستخۆشی بێت بێگومان جێ دڵخۆشی. ئەمە چی بۆ لایەنە پەیوەندیدارەکە؟ تر بەسەر هونەری شانۆ بە گشتی لە هەرێمی کوردستان چۆن دەبینی؟ واللهی لەم ساڵانەی ئاخیرە لە سایی کاکشوان و هاوڕێکانیەوە وردە هەستەکەم خەریکە ئەکەوێتەوە جوڵە و خەڵک ئاشنا بێتەوە بە شانۆ و بە سێرکردنی دووبارە بەم خۆشە زۆر. چی بکرێت بۆ ئەوەی کە زیاتر بەرەو پێشەوە ببرێت؟ واللهی بوو ئەوە شت زۆرە تا بکرێت، ینی یەک خاڵ و دوانوسیان نییە، یەکێک لەوانە کابێ وەزارەتی ڕۆشنبیری دەستێکی زۆر قایم و پشتێکی زۆر قایم بێ لە پشتیانەوە بۆ ئەوەی بتوانن تواناکانی گەنجی کورد بەڕووی بینەرانیا بکرێتەوە، بەڕووی دنیا بکرێتەوە، بزانن کە ئێمەش ئەکتەری وا بەو شێوەیە ئازا بتوانە و ینی لێ هاتوومان هەیە بۆی ڕۆڵ بگیاڕن. بەڵێ خۆت زۆر سەردانی شانۆکان دەکەی کە دەکرێن؟ بەپێی کات بەڕاستی ئێستا مەشغەڵەتی ژیانوای لە هاتووە کە زۆر ناپڕژەینە سەر، بەڵام ئەوە هەفتەیەکەم بەردەوامی هەوڵی وایم کە کاتێ بدۆزمەوە بەم سێرم شانۆیە بکەم. سیان خۆش بێ شانۆیەکی کۆمیدیای ڕەشی پێڵێن ئەمە تازەگەری پێوە دیار بوو، ڕێبازی برێختی بەکارهێناوە دەستی خۆش بێ، شانۆیەکی جوانە، هیوادارم بەردەوام بێ. کاکشوان هەموو وەختێک لە کارەکانیا دەست پێشخەری هەیە و هەنگاوەکانی دیارە، ینی ئەمە کە کارێکی کاکشوانە بینین ئەگەر نەیزانین هینی ئەوە کە کارەکەی ئەبینین هەست ئەەکەین کە ئەمە ئیشی کاکشوانە کارێکی. چەند پێویستە لە هەرێمی کوردستان گرنگی بە شانۆ بدرێت و بەرەو پێش ببرێت؟ هەموو کات و ساتێک گرنگە لە هەرێمی کوردستانە گرنگی بە شانۆ بدرێت، لە بەتایبەتی لە شاری سلێمانیە کە پایتەختی ڕۆشنبیریە بێشانۆ نابێت، سلێمانی بێشانۆ نابێت، لەبەرەوە شانۆ کۆڵەکەی هونەرەکانە
بە تایبەتی ئالەم کاتەیە زۆر زەڕورە شانۆ بۆ ئێمە بۆ گەلی کورد کە مەعاناتمان زۆرە، کێشەی کۆمەڵایەتیمان زۆرە، کۆمەڵی کێشەی ترمان زۆرە کە ئێمە ئەگەر لە ڕێی شانوە نەبێ یا لە ڕێی دراماوە یا لە ڕێی فیلمەوە نەبێ ناتوانین مەسەرەن لایەنە سلبیەکان و لایەنە ئیجابیەکانی دەرخێن بە تایبەتی پێویستە گرنگی پێ بدرێ بە تایبەتیش کۆمێدیای ڕەش لەوایە کە تەنگ و چەڵەمەکانی ناو کۆمەڵگا تەنگ و چەڵەمەکانی ناو حکوومەت تەنگ و چەڵەمەکان بە گشتی ئەخاتە ڕوو لەژێر پەردەی کۆمێدیایە. خاتونم سڵاو لەبێتۆم کاتت باش پێم بڵێ بزانم هونەری شانۆ لە ئێستادا لە چ ئاستێکدای و چۆن دەیبینی؟ دەستان خۆش بێ بەخێر بن. هونەری شانۆ لە ئێستا بەڕای من زۆر پێشکەوتووە لە چاو جارانە کە جاران لەوانەیە ساڵی شانۆیە کە بواە بەڵام ئێستا ئەبینی کە پلانی زۆر زۆرتریش بەڕێوەیە و پلانەکانیش هەمووی جوارن هەموو بابەتەکانی تایە و زۆر پێم شتێکی باشە و زەروریشە. پێویستێکی یارمەتی دەری ئەکتەران بێت ئەو کەسانەی کە پێویستن لە شانۆیان ڕۆڵ بەرجەسە. بێگمان حکوومەت بێگمان لە دەپەیوەدارەکان پێویستە لەسەر خەت بن بۆ بابەتانە چکە گرنگە و خەڵکی زۆر دڵی پێخۆشە هەتا زیاتر بەرەو پێش بچێ بۆ شارەکەمان جوانترە بێت. ئاستێکی باشە ئێستا بێگمان زۆر باشە لە ڕووی کوالەتی و تەنسیق و ڕنگ و با بڵێن موزیک و یعنی تەنسیقی هەتا قسەکردن لەگەڵ جمهور شتەکانیان زۆر باش. بەردەوام حەز دەکەی بینەری شانۆبی؟ بێگمان بەڵێ. کاک ڕێبین سڵاو لێبێتەوەم کاتت باش وەکو ئەکتەرێک پێم بڵێ ئاستی شانۆی کوردی لە ئێستادا لە چ ئاستێکدا دەبینی؟ منەتوان بڵێم وەکو بینەرێک لە بەرەوەمە یەکەم کارمە لە کاری شانۆیە بۆ من نییە لەسەر شان و قسە بکەم بەس لەم چەند ساڵی ڕابردووە لەم دوسێ ساڵەیە هەستمە کرد کە کاری شانۆیی ناکرێت یاخود زۆر بە کەمی ئەکرا بە تایبەتی لە سلێمانی و لە هەولێر و شارەکانی تریش بە تایبەتی تر لە سلێمانی بەڵام سوپاس بخوا کە ئێستا ئەبینین شۆڕشێکی تازە دەستی پێکردوێتەوە لە کاری شانۆیی زۆر جیاواز لە ستافی زۆر جیاواز ئەکتەری زۆر جیاواز هیوادارم کە بەردەوام بێت و کاری زۆر باشتر و جوانتریش بکرێت. وەک باست کرد ستافی جیاوازێ ئەکتەری جیاواز و بەتوانە هەیە پێویستە چیان بۆ بکرێت بۆی زیاتر بەرەو پێش ببرێن و شانۆی کوردی بە وڵاتانی دەرەوە بناس. هەڵبەتە هەموو هونەرێک پێویستی بە پاڵپشتیە هەم پاڵپشتی مادی هەم پاڵپشتی معنەوی و پێویستی بە ڕۆشنبیری هاوڵاتیانیشەیە کە لەو ئاستە لە ئاسی هونەریە بێ زیاتر ڕۆشنبیرتر بین سوپاس بۆخوا کە میلەتی ئێمە زۆر لەوە زیاتر ڕۆشنبیرترە پێویستی بەو سێ پشتیوانی هەیە کە هەم هاوڵاتیان هەم پشتیوانی مادی بکرێت هەم پشتیوانی معنەوی بکرێت هەم ڕاگەاندنەکان ئەبێ بە هەموو جۆرێک هاوکار بن چونکە هونەر بە تاقی تەنیا دەستێکە تاوەکو دەستێکی تر هاوکاری نەبێ و بەرزی نەکاتەوە ناتوانێت بناسرێنێت تاوەکو ئێمە لە ناو خۆمانە هانی یەکتری نین و یەکتری دروست نەکەین ڕۆب کە ناتوانین بەبێ بەوانەی تریشۆ ناتوانین کە سەرکەوتو بێت. خاتونم سڵاو لەبێتۆم کاتت باش بزانم ئاستی شانۆی کوردی لە ئێستادا لە چ ئاستێکدا دەبینی؟ سڵاو لە تۆشگیان وڵایی بەپێی ئەم شانۆیە بێ شتێکی زۆر باش و پێش بەگشتی بۆم باس بەگشتی هەستەکەم یان گۆڕانکاری ڕوویاوە باشە زۆر بەرەو پێشتەوە. پێویستە چی بکرێت بۆ بەرەو پێشبردننی شانۆ؟ وڵایی بەڵام چی ینی تا یارمەتی دەریان زۆرتر بێ باشترە بۆی بەرەو پێشتر بچن. یارمەتی دەری ئەکتەرەکان بەڵێ چۆن یارمەتی بدرێن؟ وڵی لە هەموو ڕۆیەکەوە چۆنەڵی لە ڕووی بودجە و دابینکردنی پێداویستێک لە ڕووی مادی و پێویستی ینی ئەو شانۆیە چ پێویستێکی هەیە بە پێشانۆیەکەش پێت باشە بە بەرداوامی شانۆ هەبێ لە هەرێمی کوردستان بەتەکی زۆر زۆر وەک خۆت بینەریانی وڵی بەپێی توانە بەپێی توانە ئەو لە چاو دەرەوەیە چۆن دایان بین وڵی لەوە چێک و ئەوان بەپێی شتی خۆ وڵاتی خۆیان و ئێمەش وڵاتی خۆمان جیاواز بێت بەڵام بۆ ئێستا ئێمە ئەمە زۆر باشە چ شتێک لە شانۆیان زۆر سرنجت ڕادەکەێت جاران شتەکان سادەتر بوون بەس ئێستا جیاوازە شانۆ تەنها قۆناغێکی هونەری نییە بەڵکو دەبێتە هۆی لێدانی دڵی هۆشیاری کۆمەلگا کاتێک شانۆ پەراوێز دەخرێت ڕووناکی لەسەر کێشە ڕاستەقینەکانیش کەم دەبێتەوە هۆشیاربوونەوەی ئێمە و بایەخدان بەم سەرسەختیە و بەرهەمێنانە لە پێگەشتنی فکری و بەرگریکردن لە کللتورەکەمان چونکە گەلێک ڕێزی شانۆکەی بگرێت هەمیشە خاوەن دەنگێکی زیندوو ڕەسەن دەبێت سپاس بۆ مانەوەتان سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە
بەخۆی گەورەتان دەستپێرم ماڵتانەوەدا.